رادیۆی دەنگی گەلە. سەرانی هێژە ئەمڕۆ 16 ئەیلولی 2024 با یارمەتیاوکارانم گشتی هەواڵەکانتان پێشکەش دەکەم. ڕۆژی 16 ئەیلول ساڵیادی شۆڕشی ژینایە. ئەم ڕۆژە شکۆدارە لە هەموو کوردستانیەک ئەوانەی هێشتا ڕۆحی کوردبوون و ئازادی خوازی و سربەخوازیان تێدا زیندووە پیرۆز بێت. لە ساڵیادی شۆڕشی ژینادا پێویستە یادی قوربانیەکانی ئەم شۆڕشە بەرز و بەڕێزرا بگرین و بەڵێنی درێژەدان با خەبات بۆ ئازادی و سربەخۆی ئەم نەتەوە ژێردەستەیان پێ بدەین. شۆڕشی ژینا سەلماندی کە دەنگی نەتەوەیەک بە تایبەت کاتێک یەکگرتو بێت دەتوانێت جیهان بگۆڕێت و تەنانەت ئەگەر ئەو نەتەوەیە ژێردەست و بێدەوڵەتیش بێت. چوارەمین فستیڤاڵی کەلتوری کوردی لە سەرناوی شەهید سینان دێرسیم با دوروشمی ئازادی بۆ ڕێبەراپۆ ستاتۆ بۆ کوردستان لە شاری مارسیلای فەڕەنسا ئەنجامدرا. گۆڕەپانەکانی ئاهەنگەکە بە ئاڵای پەکەکە و وێنەی شەهیدانی پێشەنگی پەکەکە و پانکار دەربارەی ئازادی ڕێبەری گەلی کورد ڕازێنرایەوە. سناتۆری فەڕەنسی لا کۆفاڵی، نوێنەری شارەوانی مارسیلیا کریستۆ جۆستی، پەرلەمانتاری پێشوو سعید ئەحمەدا، نوێنەری کۆلکتیڤی هاوپشتی کوردستان ڕایانگەیان بۆ ئازادی ڕێبەری گەلی کورد و ستاتۆی کوردستان بە هەموو هێزمانەوە لەگەڵتان دەبین. ئەندامی کۆنسەی بەڕێوەبەری کەجەکە زوبەیر ئایدار لە چالاکیەکەدا تیشکی خستە سەر سیستەمی قڕکردن و گۆشەگیری و ئەشکەنجەی سەر ڕێبەری گەلی کورد و داوای کرد پشگیری لە هەڵمەتی ئازادی ڕێبەری گەلی کورد بکرێت. دواتر هونەرمەندانی تەفچان بە ئاوازەکانیان جۆش و خرۆشیان بە ئامادەبووان بەخشی. لە فستیڤاڵەکەدا بەردەوام دروشمی بژی سەرۆک ئاپۆ و بەبێ سەرۆک ژیان ناپێ و ژیان ئازادی بەرز کرایەوە. گەنجانی کورد و ئینتەرناسیۆنالیست لە شاری بلفیلد کۆبوونەوە و لە چوارچێوەی هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەراپۆ چارەسەری سیاسی بۆ پرسی کورد کۆنفرانسی ڕاستی ڕێبەرێتی و ڕۆڵی گەنجانیان ئەنجامدا و ڕێپێوانی درێژمەودایان دەست پێ کرد. ڕۆژنامە نووس و نووسەر سەفکان کۆبانی و سیاسەتمەدار محەڕەم ئارال بەشداری کۆنفرانسەکە بوون کە لە ناوەندی کۆمەڵگەی کوردی دیموکراتیکی بلفیلد ئەنجامدرا. لە کۆنفرانسەکەدا فکری ڕێبەری گەلی کورد فەلسەفە و پێشنیارەکان بۆ سیاسەتی ئێستا تاوتوێکرا. خەبات بۆ ئازادی جەستەی ڕێبەری گەلی کورد تەوەری سەرەکی کۆنفرانسەکە بوو. بەڵگە فیلمێک دەربارەی ژیانی ڕێبەری گەلی کورد پیشاندرا. دواتر محەڕەم ئارال قسەی کرد و باسی لە خەباتکارانی ڕاگەیاندنی ئازاد گولیستان تارا و هێرۆ بەهادین کە لەلایەن دەوڵەتی فاشیستی تورکەوە شەهید کراون، هەروەها ژینا ئەمینی کە پێش 2 ساڵ لەلایەن پۆلیسی ئەخلاقی ئێرانەوە شەهید کرا ڕایگەیاند دەبێت هەموو جیهان بزانێت تا مشروگەرکردنی ئازادی جەستەی ڕێبەراپۆ تێکۆشان بەردەوامە. ئەگەر گەنجان خۆیان بە ئامانجێک ببەستنەوە هیچ هێزێک ناتوانێت بیان وەستێنێت. ئازاد ڕەحیمی هاوڵاتی سنا کە 48 ڕۆژ پێش ئێستا لە ڕێگەی مەریوانەوە بۆ سنا لەلایەن هێزە ئەمنیەکان دەست بەسەر کرابوو، هێشتا لە گرتوخانەی مەریوان دەست بەسەرە. باپەی ئەم راپۆرتە ناوبراو پاش دەست بەسەری لەلایەن هێزەکانی ئیسلاحاتی سوپا سەرەتا بۆ ئیسلاحاتی سوپا گوازرایەوە و پاش 2 هەفتە و کۆتایی لێکۆڵینەوە بۆ گرتوخانەی مەریوان ڕاگوازرایەوە. لێکۆڵینەوەی بنەماڵی ناوبراو بۆ زانینی چارەنووسی تا ئێستا بێنجامە و هێزە ئەمنیەکان وەڵامی بنەماڵەکەی نادەنەوە و لا هۆکاری دەست بەسەری و تۆمەتەکانی ناوبراو تا ئێستا زانیاریەک لە بەردەستان نییە. هەروەها عەبدوڕەحمان غوڵامی کۆڵبەرێکی گوندی سەرهویە لە ژاوەرۆی سنا لەلایەن هێزەکانی هەنگی مەرزی لە سنووری هەورامان بریندار کرا و دەست بەسەر کراوە. لایەکی تریشەوە لە بۆکان ئەحمەد حەسەنزادە باوکی محەممەد حەسەنزادە لە گیانبەخ کردوانی سەرهەڵدانی ژنجیان ئازادی لە شاری بۆکان جارێکی تر لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەر کرایەوە و گوازرایەوە بۆ شوێنێکی نادیار. جێ ئاماژەیە لە 2 ساڵی ڕابردوودا چەندین جار ئەندامی ئەم بنەماڵەیە لەلایەن دام و دەستگا ئەمنیەکانەوە بانکێشت و دەست بەسەر کراون.
ئەمڕۆ 2 ساڵ بەسەر کوژرانی ژینا ئەمینی ژنا کوردی ڕۆژهەڵاتی کوردستاندا تێدەپەڕێت. ئەو ڕووداوەی بوو بە سەرهەڵدانی شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و دروشمی ژنجیان ئازادی کە داینامۆکەی ڕێبەر ئۆجەلانە گەیاندی بە لوتکە. لەم ڕۆژدا ئەو دروشمە وەک ناسنامەی ئازادی ژنان چتراسا باڵی بەسەر جیهاندا کێشاوێت. لەسەر ئەم مژارە هاوڕێیانمان دۆسیەکیان ئامادە کردووە با بەیەکەوە گوێی لێ بگرین. 2 ساڵە شۆڕشی ژنجیان ئازادی لە ڕۆژهەڵاتەوە بە جیهانی بووە. ئەمڕۆ 2 ساڵ بە سەرکوژرانی ژینا ئەمینی ژنا کوردی ڕۆژهەڵاتی کوردستاندا تێدەپەڕێت. ئەو ڕووداوەی بوو بە سەرهەڵدانی شۆڕش لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێران و دروشمی ژنجیان ئازادی کە داینامۆکەی ڕێبەر ئۆجەلانە گەیاند بە لوتکە. لەم ڕۆژدا ئەو دروشما وەک ناسنامەی ئازادی ژنان چەتر ئاسا باڵی بەسەر جیهاندا کێشاوە. ژینا ئەمینی بە ناوی ناسنامەی مەحسا ئەمینی لە 22 تەموزی ساڵی 2000 لە شاری سەقز لەدایک بووە. دوای ئەوەی لەگەڵ خێزانەکەیدا لە سەرەتای ئەیلولی ساڵی 2022 بە مەبەستی سەردانی کەسان نزیکەکانیان گەشت بۆ تاران دەکەن. نزیک کاتژمێر 6 ئێوارەی ڕۆژی سێشەممە 13 ئەیلولی 2022 لە وێزگەیەکی شەمەندەفەر لەگەڵ براکەی بووە و لەوێ لەلایەن پۆلیسی گشتی ئیرشاد یان گەڕیدەی ڕێنوێنی ئێران دەست بەسەر دەکرێت. 2 کاتژمێر پاش دەست بەسەرکردنی ژینا ئەمینی دەگوازرێتەوە بۆ بنکەی پۆلیسی ئەخلاقی تاران. بەهۆی ئەشکەنجەدانەوە مێشکی زیانی پێدەگات و دەچێتە دۆخی کۆماوە و دەگوازرێتەوە بۆ بەشی چاودێری چڕی نەخۆشخانەی کەسرا. پاش 3 ڕۆژمانەوەی لا کۆمادا ڕۆژی 16 ئەیلولی 2022 گیان لەدەست دەدات. هەرچەندە دەسەڵاتدارانی ئێران هەوڵ دەدەن کە ڕاستی ڕووداوەکە بشارنەوە، بەڵام بەڵگەکان پشتڕاستی دەکەنەوە کە پێش ئەو ڕووداوە ژینا ئەمینی هیچ کێشەیەکی تەندروستی نەبووە. دوای ژینا ئەمینی و کورسینبوونی ژنجیان ئازادی بڵاوبوونەوەی هەواڵی گیان لە دەستدانی ژینا ئەمینی لە تەواوی شەقامەکانی ڕۆژهەڵاتی کوردستاندا دەنگدانەوەی بەدوای خۆی داهێنا و گەل دەستی کرد بە ناڕەزایەتی دەربڕین و ڕەتکردنەوەی نادادی و هاواری ئازادی کرد. بەجارێک دروشمی ژنجیان ئازادی کورسین بوو، کوچە و کۆڵانەکانی گرتەوە. لە چەند ڕۆژێکی کەمدا ئەم ناڕەزایەتیانە بەرفراوانتر بوو، هەموو گەلانی ئێرانی گرتەوە. دروشمی ژنجیان ئازادی کە ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئۆجەلان لە زیندانی ئیمراڵیەوە کردی بە فەلسەفەیەکی ژیانی و وێردی سەر زمانی هەر ئازادی خوازێک بوو. چی دیکە دیوار و بربەندەکانی زیندان و سنوورەکان نەیانتوانی قەتیسی بکەن. تا دەهات تێکۆشانی ئازادی و سەرهەڵدانی شۆڕش زیاتر گوڕی دەخوارد. لە بەرامبەردا دەسەڵاتداران با کوشتن، ڕفاندن لە سێدارەدان وەڵامی گەلیان دەدایەوە. ئەمەش هێندەی دیکە هەر ئازادی خوازێکی سوورتر دەکرد لە هەوڵەکانی بۆ بەدەستهێنانی ئازادی و ڕەتکردنەوەی سەرکوتکاری. ئەمڕۆ 2 ساڵ بەسەر شۆڕشی ژنجیان ئازادیدا تێدەپەڕێت. بەپێی ئامارەکان تەنها لەم 2 ساڵەدا ڕژێمی ئێران بەهۆی بەشداریکردن لا خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان یان ڕادەست نەبوون بە سیستەمی ڕژێم 142 هاوڵاتی کوردیان بە شێوازی جیاجا کوشتووە. هەروەها لە سەرەتای ئەم مانگەوە بەهۆی نزیکبوونەوە لە دووەمین ساڵیادی کۆژرانی ژینا ئەمینی هێزەکانی ئێران دەستیان بە ڕەشبەگیری بەرامبەر هاوڵاتیان کردو تا ئێستا دەیان کەس دەست بەسەر کراون. هەرچەندە ڕژێمی ئێران دەیەوێت بە زەبر و زەنگ و هێزی ئاسن دەنگی ناڕەزایەتی لە ڕۆژهەڵاتی کوردستان و ئێراندا سەرکوت بکات، بەڵام دروشمی ژنجیان ئازادی لە ئێستادا بووە باجیهانی و دەستپێکی هەر ناڕەزایەتیەک لا دژی نادادی و داواکردنی یەکسانی.
بۆ لەمە دووە ئەو دروشمە تەنها لە 4 پارچەی کوردستاندا ناوترێتەوە بەڵکو لە گۆڕەپانە بەناوبانگەکانی جیهاندا بوومەلەرزە ئاسا دەسەڵاتە داپلۆسێنەرەکان دەڕوخێنێت. بەڕێزان ئەمڕۆ لە دانمارک کۆنفرانسێک لەسەر ژنجیان ئازادی بەڕێوەچێت لەسەر ئەم مژارە لەسەر هێڵی تەلەفۆن بەڕێز بابان سەقزیمان میوانە. بەڕێز زۆر سوپاس بۆ بەشداریتان لە گەشتی هەواڵەکانی ڕادیۆ دەنگی گەلی ئەم کاتژمێرە. ڕێز بۆ ئێوە بۆ بیسەرانی ڕادیۆ دەنگی گەل. زۆر سپاس. ئەتوانن بۆ بیسەرانی ڕادیۆ دەنگی گەل دوایین زانیاری لەسەر ئەم کۆنفرانسەمان بۆ باس بکەن و پێمان بڵێن؟ هەر وەکو ئاگدارن بە بۆنەی دووەمی ساڵگردی بێژین شۆڕشی ژینە لە زۆربەی وڵاتانی ئوروپا بەگشتی چالاکی بێژین جیاواز بەڕێوە چووە ئاچێت. یەکێ لەوانش لە دانمارکە لە پارلەمانی دانمارک کۆنفرانسێکی هەیە بە ئینسیاتیڤی پارتی چەپی دانمارکی. لەسەر ئەساسە کۆمەڵی پانێلیست بەشدار بوون لە نەتەوەی جیاواز و کورد و بێژین ئێرانی و ئەمانە بە دانمارکی و بێژین بەشدار بووان نرخاندنی ئەم 2 ساڵەیەکەن یعنی ئێستا شەر بەردەوامە لەسەر لایەنەکانی دەستکەوتەکانی شۆڕشی ژنجیان ئازادی و هەروەها نرخاندنێک کرێت سەبارەت بەوەی کە تەئسیراتی شۆڕشی ژنجیان ئازادی پێش بێژین ئاواداینین وەکو قۆناخێک پێش ئەم قۆناخ و دوای ئەم قۆناخە کادانەوەکانی لە ئەستی کۆمەلگا لە ئەستی بێژین جڤاک بە تایبەت لە ئاستی ئێران بێژینە وڵاتێک لە ئیتنیک و نەتەوەکانی جیاواز دروست بووە. نرخاندنێکی ئەوە بەردەوام ئێستا لەناو هۆڵی پارلەمانی دانمارکە. بەڵێ ئەتوانم بۆمان باس بکەن کە پانەلیستەکانی ئەم کۆنفرانسە کێ بوون و بەڵێ خۆی دەستپێک بێژین ئەم کۆنفرانسە بە ئینسیاتیڤی بێژین بۆ وتم پارتێکی دانمارکی دەستی پێکرد لە پاریسۆ بەڕێز دکتۆر سوهیلا شاریاری کورد ئەو بەشدار بوو ئەو لە ڕێگای بێژین پلاتفۆرمی زوم و بەشدار بوو ینی بە شێوەی ئۆنلاین. بەس لەناو هۆڵە بەڕێز خانم ڕەها سابت لە وڵاتی فەنلاند و هەلێرە بەشدارە و هەروەها بەڕێز کاک ئاسۆ فەتاحیش لە وڵاتی نۆڕژ ئەویش وەبزانم لە وڵاتی نۆڕژە بەڵێ ئەویش بەشدارە یعنی وەکو پانێلیستەکان. ئێستا ڕەها سابت خەریکە قسەکات لە بەشی ئەوەیە. دکتۆر سوهیلا شاریاری بابەتەکەی پێشکەش کرد بێگومان لێرە بە زمانی دانمارک بگورە بە زمانی ئینگلیسی بابەتەکان پێشکەشە کردیت. ژمارێکی خەڵکیش سەرەڕایەوەش کە ئەمڕۆ دووشەممەیە یعنی دەستپێکی هەفتەیە هەموو لایەک یعنی وەکو ئیش و کارۆمانە بەس ژمارێکی خەڵکیش وەکو دۆست و هەواڵ شۆڕشی بێژین ژنجیان ئازادی لە ئەم هێنە بەشدارن لە هۆڵی پارلەمان. زۆر باشە هیوای سەرکەوتنمان هەیە. بەڕێز بابان سەقزی زۆر سپاس بۆ بەشداربوونتان. هیوادارین کاتێکی خۆش بەسەر ببن. زۆر سپاس بۆ ئێوەش هەربژین. پێشەنگێن شۆڕەشێنە هەر قادانە ژنجیان ئازادیەرێ بەرخەدانە ئەم پێشەنگێن شۆڕەشێنە هەر قادانە ژنجیان ئازادیەرێ بەرخەدانە ئەم ژنی شۆڕەشکەرن لە دژی داگیرکەرن خودیم دینە پۆلانە خۆپادلێ نێیارانە جن نیوا جواکه نیوا دنجی آبادکه ام ناگیهان و ژینانە لە هەمبەر نەزانانە ڕاپەرینا ژنێنە ئیرۆ لە هەر دەرێنە ئەم ناگیهان و ژینانە لە هەمبەر نەزانانە ڕاپەرینا ژنێنە ئیرۆ لە هەر دەرێنە ام هبون ام هنه و ام هبن دژی داگیرکەرن خودیم دینە پۆلانە خۆپادلێ نێیارانە ئەم ژنی شۆڕشکەرن لە دژی داگیرکەرن
ودیم بینا پولانه خوفا دل نیارانه دم جن جیان آزادی مامۆستا محەممەد خزرنژاد دوای 22 مانگ زیندانی لە ناڕزایەتێکی توند بەرامبەر بەو حکومەی کە لە دۆسیەکەیدا دەرچووە 25 ساڵ زیندانی بۆ دەرچوە با مەبەستی ڕزگارکردنی باوکی و بنەماڵە و کەسوکاری لە دۆخێکی نالەبار و هەروەها ڕزگارکردنی خۆی و هاوڕەکانی لە هەلومەرجی نالەبار ڕایگەاندووە کە لە ڕۆژی چوارشەمەی ڕابردوو لە زیندانی ناوەندی ڕژیمی ئێران لە ورمێ مانی لە خواردن گرتووە. مامۆستا مەلا محەممەد خزرنژاد لەگەڵ ڕەتکردنەوەی یەکجاری هەموو ئەو تۆمەتانەی خراونە تەپاڵی ئەو تۆمەتانە بە بێبنەماوە نایاسایی و ناشەرعی و نائەخلاقی ناو دەبات. بیسەرانی عزیز لە بەرنامەی ئەمڕۆدا سەبارەت بە مانگرتنی گشتی دوێنێ ڕۆژهەڵاتی کوردستان لایەنەکان و دەرەنجامەکانی لەگەڵ بەڕێز نگین شێخولئیسلامی ڕۆژنامەوان گفتوگۆ دەکەین. نگین خانم ئەم کاتتان باش؟ ئەم کاتت باش. دوێنێ ڕۆژهەڵاتی کوردستان جارێکی تر سەلماندی کە لەسەر پێیە و سەرڕای سەرکوت لەسەر پێ وەک دوایین زانیاریەکان دوێنێ لە ڕۆژهەڵاتی کوردستان ئێوە بزانن چی ڕووی داوە کام شارەکان بەشدار بوون و هێزەکانی کۆماری ئیسلامی چۆن بەرپرچی گەلیان داوەتەوە لە مانگرتنە گشتیەکەدا. بەڵێ سلام هەست بۆ خۆت و هەروەها بۆ ئەوانێکی گوێدرن لەم پرۆگرامە. لە ڕاستیدا دوی کە مانگرتنە کاتە ئاراوە ئەم مانگرتنە دوای 2 ساڵە کە بەسەر شۆڕشی ژێژیان ئازادیە تێدەپەڕێت هاتە ئاراوە خۆی نیشان ئەوە ئاتکە خەڵک لە ڕۆژهەڵاتی کوردستانە بەڕاستی پێشانگایەتی ئەو شۆڕەشنا ئەو ناڕەزایەتیە کە خەڵک نەتەنها لەم 2 ساڵە پێش لەم 2 ساڵێکە سەبارەت بە بارودۆخی ژیانیان بۆ گیانە لە ڕۆژهەڵاتی کوردستانە هێشتا ئەو بەردەوامە. بەڵام خەڵک گرنگەکەی ئەوەسە لێرە خەڵک پێشەنگ بوون خەڵک بەگشتی پێش ئەوەکە ئەحزاب سیاسی کورد لێدوانێک من خەڵک ئەو لێدوانیانەدا و ئامادە بوون هەم بۆ یادی ئەو شۆڕەشە بە هەمن کە بێژن ئەشە ئەو شۆڕەشە زیندووە ڕاستە هەندێک کەس پێیان واسە چۆن شەقامەکان چۆڵ بووگن بەڵام شۆڕەشەکەیش یا خەوتووە یا لە ئاراوە نەماوە بەڵام خەڵک لێرە سپاتی کرد کە ئەو شۆڕەشە ماوە ئەو شۆڕەشە شۆڕشێکی ذهنیەتیە ئینقلابێکە لە مێشکی مرۆڤەکانە ڕوویداوە و نەئیستەوە هیچ کاتێک ئەو شۆڕەشە ناوێسێتەوە ئەو کۆنشیچە کە دوێ کە خەڵک بوویان بازم هەر پێداگیری لەسەر خەڵە گرنگەکانی ئەو شۆڕەشە هەست خەڵک پێشەنگ بوون لێدوانیاندا جدوای و ئەحزاب سیاسی هاتنە بەرەوە بەڵام لێرە ئەو بابەتە کە گرنگە ئەوە کە دوای ئەو مانگرتنە چتە ئاراوە خەڵک لێ جوواوی داوە بەڵێ ئامادەست بۆ هەر گۆڕانکاریک ئامادەست بۆ هەر بابەتێک ئامادەست کە بیسەلمێنێکی مافی هەست مافی ژیانی هەست مافی ژیانی هەست بڵێ ئۆپۆزیسیۆنەکان ئێمە چاکەن ئایا ئۆپۆزیسیۆنەکان ئێمە ئەوە دانێکیانە خۆیان بەڕێخستنکەن کە لەگەلەکەیان پشتیوانیکەن یا لە کاتە هەستیارەکانە بێنە مەیدان
ڕاستیکە وەسا دوای ئەوەکە خەڵک بڕیاری دەرمان بگرێ بۆ یەکمین هەنگاو پارتی ژیانی ئازادی کوردستان پەژاک هاتە دەنگ گەلەکەیەوە دوای ئەویچە باقی ئەحزابی تر و ئۆپۆزیسیۆنی سیاسی تر هات ئەمە خۆی جێگەی شانازیە بە هەر حاڵ ئەوەکە ئەحزابی سیاسی هاتنە دەنگ گەلەکەیانەوە بەڵام ئەو ئەحزابە سیاسی چەندێک دەتوانن داواکاری جووە و داواکاری گەلەکەیان بنەوە ئەمانە بابەتگەرێکە کە ئەتوانێت هەمووی جێ پرسیار بێت و توێژی لەسەر ساز بێت ئەو خەڵکە تا چەندێک ئەتوانن بەردەوام بن لەو ئەو شۆڕەشە لە ئەو کنشگەرەکە ئەیکەن تا چەندێک ئەتوانن خۆ ئەمە لە تەنها بە شۆڕەشی ژنجیان ئازادی و پێک نەهاتوە ئەگەر هەڵگەڕێنەوە خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان هەر لە سەرەتاکانەوە کە کۆماری ئیسلامی ئێران هاتە سەرکار بنەوتن بە کۆماری ئیسلامی لێنە کۆنشی خۆیان بە کۆنشی خۆیانیان لەسەر بە ئەم بابەتە نیشاندا بە ناڕزایەتی خۆیانیان ئێلام کرد دوایەویشە بە ئەماژەکەین بە چەند خاڵ ئەو خەباتە هەر بەردەوام بووگە بەڵام ئەو خەباتە کە لە کاتی ئەم شۆڕشی ژنجیانەتە هاتارەوە ڕنگدانەوەی جیاوازە بە باوەڕی من ئێمە هەڵگەڕێنەوە بە کەمێ پێش لە مەرگی ژینە مەرگی شلێر بوو کاتێککە شلێر کوژرا کەمەتان بژم کوژرا چۆن ئەو کارێکی شلێر کردی خۆی خستە خوارە لە پەنجەرەکە بەڕاستی ناتوانین ناوی ببینین خۆکوژی ئەتانی ناوی ببینین بەرخوردان مقاومەتێکە نێبوت بە تەسلیمیت لێرە شلێر بۆ کاریەوە لەو کاتێکە ئەو بڕیارە ئەدات بۆ جارێک ئەسەلمێنێ کە تاکەی ژنان بەجەستە و بە بیر و بە هزر کەرەستە بن و بەکاریان بهێنن با بۆ یەک جاریش بوتکە پێش لە شلێریش ئێمە لە ڕۆژهەڵاتی کوردستانە یعنی لە ساڵ 1401 و لە مەراسمەکانی 8 مەرس و هەندێک لە مەراسمەکان تر کە بە بۆنەگەر جیاواز و بەرگوزار ئەو لە ڕۆژهەڵاتی کوردستانە ژنان لەنە دروشمی ژنجیان ئازادیانەدا دروشمی ژنجیان ئازادی خۆی دیسکۆرسێکی سیاسی هە لە پشتیەوە و مانیفستێکی سیاسی قوڵ هە لە پشتیەوە بە ئەو خەڵکە لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەوەی ئەزانی لەبەر ئەوە بوو کە بازم هەر پێداگیری ئەکەن لەسەر ئەو بابەتە زۆربەی شارەکانی ڕۆژهەڵات بەڵێ چون کاتمان کەمە یەک پرسیار لە قسەکانی جەنابەت دێتە ئاراوە ئەوە تا ینی بەڕای ئێوە گەل لە ڕۆژهەڵات زووتر لە پارتە سیاسیەکان و باشتر لەوان ئێوە پێتان وایە لە پەیام و نۆرمەکانی دروشمی ژنجیان ئازادی تێگەیشتون یا وەکو قسەی ئێوە لەو دیسکۆرسە کە ئێستا بەڕێوە چێ ینی لە کۆمەلگا تێگەیشتون بەڕای ئێوە بەڵێ من پێم وابێ خەڵکا لە پێشەوە بەڵێ بە دڵنیایی و خەڵکا لە پێشەوە بە دڵنیایی و ئەو خالی خەباتکار ئەو چالاکوانن بە ژین و بە جوانانەوە هەن لە پێشەوە ئەو یەکدەنگیە کە خاوەندەرێتێک خەڵک لە خۆیان ئەیکەن لە شەهیدەکان ئەیکەن لە خانەوادەی گیان بەختووەکان ئەیکەن بەڵێ خەڵکا لە بەرەوە بەڵام وەختێ ناو ئەحزاب سیاسی ئەوەین بە هەمویان لە یەک سەبەدا جێ نەکەن بە هەر حاڵ پەژاک تێڕەوانی لەسەر بابەتەکان فەرقەکە پەژاک هاتە دەنگەلەکەیەوە ئیمڕۆژ سەبحایشە لە دوانێکی دا و سپاسی ئەو خەڵکەوە یعنی بەڕاستی پیرۆزبایی ئەو خەڵکی کردو کە ئەونا بەجوانی و ئەونا خەباتکارانە چۆن وەختێژم سپاس بە پیرۆزبایی چۆن ئیتر شۆڕشی ژنجیان ئازادی کاتی تەعزیە و ئازای نەماوە شۆڕشی ژیان ئازادی شۆڕشێکە و جێگەی پیرۆزبایی هەست لە خۆدا پەژاک لە زۆربەی بوارەکان و تێدە دەنگەلەکەیەوە ئەو ئۆپۆزیسیۆنەکان تر ئەوان نیشتێن بە دەنگەلەکەیان بەڵام دیرە جیاوازی کەس ئەو جیاوازیە ئێمە ناوێت لە بەرچاوی نەگرین ئێمەگەر ئێمەمانانێژ بێژین بە حیزبەکانمان بێنەوە بە خۆیانە لە کاتی ئەو شۆڕەشە و حیزبانە چیان نەکرد لە کاتی ئەو شۆڕەشە و حیزبانە لەکوێ نابوون خەریک چەند شتێک بوون
ئەو ڕێگەگەرەوە ئەوان هەڵگیان بژارد ڕێگەگەری سەحیح بوو نەخێر هیچکامی سەحیح نەبوو و ئێمەش دیمان لە درێژخایەنە مێژوو جوایانی داوەی تر هیچ کامی دروستخایەن نەبوو و ئەوە دیمان ئەو شتە ناخۆشانە هات بەدوایەوە کە ئێستا ئێمە ئەیبینین بارگاکان یانیان پێچۆڵ کردگا ئەمە بابەتێکە کە تەیان ڕخنە بگرینەوە بابەت ترەوە من پێم وابێ نەخ ئەندامانیەوە بەڵام سەرکردایەکانی ئەو حیزبانە بڕێکیان مەسەڵەن ئەوەیەکی لە جۆرجتاونە بەشداری ئەکات ئەوە خێری گەلەکەی ناوێت تزانی ئەوە بەرژەوەندی خۆی و تاکە کەسی ئەوێت لە بابەتە ئەمانە خاڵگەرێکە کە من پێم وابێ وەکو ڕۆژنامەوان وەکو ڕۆشنبیری سیاسی وەکو فیمینیست ژنەکان ئەبێت ئاماژە پێکردن لە بەرچاویشی بکەن بەڵێ خەڵکە خەریکە لەژێر فشاری جمهوری ئیسلامیە با اینکە ئەیانزانی ئەمکانی هەست لە ئەم کات و ساتە بە هەر حاڵ نیروگەر ئەمنیەتی جمهوری ئیسلامی فشار خەنە سەریان بە شێوازێکتر بەرخۆدکردێکیانە بەڵام هەر هاتنە ئاراخیا خانەوادێ شەهیدەکان نگین خانم کاتمان بەداخەوە کەمە یعنی پرسیاری زۆر ماوە دیارە زانیاری زۆریش لە لای ئێوە هەیە بەڵام بەداخەوە هیوادارم لە کاتێکی گونجاوترا بتوانین لەسەر بابەتەکان باوردی و قسە بکەین سپاس بۆ بەشداربوونت سپاس بۆ کە کاتت دانا سپاس بۆ ئێوەش کاتێکی خۆش خۆشبێن سەرچاو بیسەرانی هێژە هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خۆشیدا